ماڵمان هەیە کە بە شێوەیەکی یاسایی ئوسوڵی دانراوە. هەوڵەکانی گەڕانەوەی شکۆی ڕاستەقینە بۆ پەرلەمانی کوردستان کە مەرجەعی یاسای هەرێمی کوردستانە بەردەوامە. فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن لە پەرلەمانی کوردستان لەگەڵ ڕەتکردنەوەی بڕیاری ستەمکارانەی حکوومەتی هەرێمن بەدەستبردن بۆ موچەی فەرمانبەران داوای لێپرسینەوە لە سەرۆکی ئەنجومەن و جێگرەکەی وەزیری دارایی حکوومەتی هەرێم دەکەن. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا دەڵێت داهاتی هەرێمی کوردستان ئەگەر تاڵانی تێدا نەکرێت و لە دەستێکی ئەمیندا بێت داهاتی هەرێم بەشی موچەی فەرمانبەرانی کوردستان دەکات. هاوکات سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووش ڕایگەیاند وەک لایەنە ئۆپۆزیسیۆنەکان هەڵوێستی جددیمان دەبێت بڕیاری برینی موچەش لە ڕێگەی پەرلەمانەوە هەڵدەوەشێنینەوە. هەرێمی کوردستان داهاتی زۆرە. من پێشم وایە ئەو داهاتی کە لە هەرێمی کوردستان هەیە داهاتی ناوخۆمان داهاتی نەوت داهاتی خاڵە سنووریەکان بەشی موچە و بەڕاستی بودجەی تەشغیلی وەزارەتەکانیش دەکات. بەمەرجێک بە شێوەیەکی ڕێکوپێک ماڵی لەگەڵ بکرێەوە لە دەستێکی ئەمیندا بێت. دەبوو چاکسازی لە سێکتەرە گرنگەکان بکرێت سێکتەرە گەورەکان بکرێت کە بە ملیۆنەها دۆلار دزی و گەندەڵی تێدا دەکرێت. سێکتەری نەوت و داهاتی ناوخۆ و خاڵە سنووریەکان کە بەشێکی ئەمانە بەڕاستی لایەنی هێندێ بەرپرسی حزبیەوە دەستی بەسەر داگیراوە و بۆ گیرفانی چەند کەسێک دەچێت. ڕێکەوتینە سەرەوەی کە لە هەوڵی پەرلەمانەوە ئەم بڕیاری برینی موچەی هەڵوەشێنینەوە و لە هەمان کاتیشا ڕێکاری یاسایی بگرینە بەر چونکە ئەم بڕیاری حکوومەت کە داوێتی بۆ برینی موچە تەواو نایاساییە بێ لەوەش کە ئێمە پشتیوانی خۆمان دەرەوڕین بۆ خۆپشاندەران کە خۆپشاندەران مافی خۆیانە کە نابێت بە هیچ شێوەیەک حکوومەت توندوتیژیان بەرامبەر بەکاربێنێ. فراکسیۆنی ئازادی و نوێنەری پەرلەمانتارانی سربەخۆ دەڵێن پێویستە شکۆ بۆ پەرلەمان بگەڕێنرێتەوە و سەرۆکی حکوومەتیش بێتە بەردەم پەرلەمان و باوەڕیشیان وایە دەبێت لە تەلاری پەرلەمان شەڕ بۆ ڕەتکردنەوەی ئەو بڕیارە نایاساییە بکەن. تاکید لەوە دەکەینەوە کە ئێمە لەگەڵ ئەوەین کە حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی عێراقی ڕێک بکەێت بۆ مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان و ئەوەی پەیوەندی بە مافەکانی گەلی کوردستان هەیە لە چوارچێرەوەی دەوڵەتی فدرالی عێراقدا. خاڵی دووەم ئەوەیە کە ئێمە جەخت لە شتە دەکەینەوە کە پشتگیری و لەگەڵ ناڕەزایەتەکانی هاوڵاتیانی کوردستانی کە داوای مافەکانی خۆیان دەکەن لە شایستە داراییەکانن لەو مافانەی کە هەیەە لە پێشکەشکردنی خزمەت گوزاریەکان و پشتگیریان دەکەنی و لەگەڵ ناڕەزایەتەکان و داواکاریەکانی هاوڵاتیانی کوردستانی بە مەرجی ئەوەی کە سەرۆکایەتی بە نوێنەتی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وەزیری دارایی لەم پەرلەمانە بێنە کۆبوونەوەکە و بەشدار بن ئەمە مەرجی سەرەکیمانە. دووهەم خاڵێکی تریش کە ئەم بڕینی موچەیە بە نایاساییە ئێمە دوو ڕێگامان لە بەردەمایە وەک پەرلەمان یەکەمیان لە هۆڵی پەرلەمانە شەڕی بۆ بکەین و نێڵین ئەم نایاسایە بکرێ بە یاسایی و ئەم موچە بڕینە نەبێ بە عورفێک و یا عادەتێک یان یاسایەک لە وڵاتەیە کە زۆر نائەدالەتیە. وەکوتم یەکەم هەنگاومان لە پەرلەمانە هەنگاوی دووهەممان بە کۆی دەنگ بڕیارمان ناوە لە دادگا ئسکاڵایان لەسەر تۆمارکەین و نێڵین بەسەریان نابچێت کە ئەمەش ڕێکارێکی زۆر یاساییە و لە ڕۆژانی داهاتوە ئەیبینن. حکوومەتی هەرێمی کوردستان وەک یەکێک لە سەیر و سەمەرەترین حکوومەتەکانی ڕووی زەوی لە کاتێکدا ساڵ لە مانگی 7 نزیک دەبێتەوە و تەنها موچەی مانگی یەکی دابەش کردووە. هاوکات بڕیاریدا موچەی فەرمانبەران کەم بکاتەوە و دووبارە لە ژێر ناوێکی دیکەدا دەستی بە پاشەکەوتی موچە کردووە کە ئەمەش ناڕەزایەتی هاوڵاتیانی گەیاندۆتە لووتکە و ڕۆژانە لە ژێر ناوی شۆڕچی برسیەکان خۆپیشاندان و گردبوونەوە ئەنجام دەدرێت. عیمران ئەمیر کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.